بەلاوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست کۆمپانیای دیلۆیت راپۆرتێکی لەبارەی هەناردە و داهاتی شەژمانگی یەکەمی ئەم ساڵی نەوت هەرێم بڵاو کردەوە بەپێی راپۆرتەکە داهاتی نەوت نزیکەی زیاتر لە 4 ملیار دۆلار بووە بەڵام 1 ملیار و 373 ملیۆن دۆلاری بۆ حکومەتی هەرێمی کوردستان ماوەتەوە بەو پێش بێت لە 150 داهات بۆ خەرجی و بۆ کۆمپانیەکان ڕۆشتووە و لە 42 بۆ حکومەت گەڕاوەتەوە هەر بەپێی راپۆرتەکەی دیلۆیت نزیکەی 1 تریلیۆن دیناری داهاتی نەوت هەرێم لە لوبنان دەستی بەسەرداگیراوە لە بەرنامەی ئەمڕۆ باز لە وردەکاری راپۆرتەکەی دیلۆیت و هۆکاری دەست بەسەرداگرتنی ئەو بڕەپارەی هەرێم لە بانکێکی لوبنانی دەکەین لەگەڵمان. بەپێی راپۆرتی کۆمپانیای دیلۆیت نزیکەی 1 تریلیۆن دیناری داهاتی نەوتی هەرێم لە لوبنان دەستی بەسەرداگیراوە. کۆمپانیای دیلۆیت بۆ وردبینی لە داهات و هەناردەی نەوتی هەرێم راپۆرتێکی لەبارەی داهات و هەناردەی نەوت لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا بڵاو کردەوە. بەپێی راپۆرتەکە حکومەتی هەرێم لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵ 81 ملیۆن و 299 هەزار بەرمیل نەوتی بەرهەم هێناوە. کۆی داهاتەکەشی 4 ملیار و 127 ملیۆن دۆلار بووە. لەو بڕەپارەیەش 2 ملیار و 389 ملیۆن دۆلاری بۆ خەرجی ڕۆیشتووە. بڕی 1 ملیار و 737 ملیۆن دۆلاریشی بۆ وەزارەتی دارایی گەڕاوەتەوە. لە راپۆرتەکەی دیلۆیت ئاماژە بەوەش کراوە حکومەتی هەرێم بەرمیلێک نەوتی بە 53 دۆلار فرۆشتووە بە جۆرێک 31 دۆلاری بۆ خەرجی و 22 دۆلاری بۆ حکومەتی هەرێم بووە واتە لە 158 داهات بۆ خەرجی و لە 142 داهات بۆ حکومەت ماوەتەوە. لە بەشێکی دیکەی راپۆرتەکەی دیلۆیت داهاتووە بڕی 644 ملیۆن دۆلار لە داهاتی نەوتی هەرێم کە دەکاتە 939 ملیار و 759 ملیۆن دیناری عراقی لە لوبنان دەستی بەسەرداگیراوە. ئەو بڕەپارێژ لە موچەی مانگێکی تەواوی موچەخۆرانی هەرێم زیاترە. سەبارەت بە کرێی بۆریش بە پێی راپۆرتەکە لە سنووری هەرێمی کوردستان بڕی 454 ملیۆن بە کۆمپانیای کار و ڕۆسنەفت و لە سنووری تورکیاش بڕی 172 ملیۆن دۆلار بە کۆمپانیای وزەی تورکی دراوە واتە لە 115 داهاتی نەوت بۆ کرێی بۆری ڕۆیشتووە. بڵاوکردنەوەی راپۆرتەکەی کۆمپانیای دیلۆیت لە کاتێکدایە هەرچەندە کابینەی نوێمی حکومەتی هەرێم بەڵێنی دابوو چاکسازی لە دۆسیەی نەوت بکات بەڵام بارودۆخەکە وەک خۆی ماوەتەوە تەنیا 42 داهاتی نەوت بۆ حکومەت دەمێنێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لە سەرم پرسە میێنەرێک لە بەڕێزان سەرکۆ ئازاد بریاردەری لیژنەی سامانە سوورچەکانی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی هەروە دواتریش یادگار سدیق ئەندامی دەسێ بەرەوەبرنی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین کاک سەرکۆ بەخێر بێن گەر سەرنجی بەڕێز بزانم سەبارەت بە راپۆرتەکەی دیلۆیت بەرلەوەی بینی سەرودەکاری داهاتەکە بۆچی بڵاوکردنەوەی راپۆرتەکە ئەوەندە دوا دەکەوێت ئێستاوەی کە بڵاو کراوەتەوە هی شەژمانگی یەکەمی ئەم ساڵە یاخود ئێوەکو لیژنەی سامانە سوورچەکان مانگانەیستان بەرز دەکات لەبارەی داهاتینەوە یاخود ئێوە وەکو خەڵک هەر لە ڕاگەیاندنەوە دەبیستن؟ خۆی یەکێک لە کێشە گەورەکانی سیستەمی حکومڕانی لە ئێستادا و لە خولەکانی پێشووتردا بە تایبەتی لە دوای ئەوەی کە هەرێمی کوردستان بوو بە چۆنەڵێ دروشمی ئابووری سەربەخۆی هەڵگرتووە نەوتی هەناردەی دەرەوەی کوردستان کرد و باسیێوانە کرد کە کوردستانە چێتە سەر وزەی نێودەوڵەتی و خۆشبەختی بۆ خەڵکی کوردستان دێت و یەکێک لە دروشمەکان لە بیرم دێت لە حیزبەکان باسیەوەیە کرد کە هەر ماڵێک ماگانە 500 دۆلاری بۆ دێتەوە لە پارەی نەوت وا نیشانیانەدا کە ئیماراتێکی کە دوبەیەکی کە کوێتێکی کە بۆ کوردستان فەرهەم کەن بەڵام بەداخەوە دوایەوەی کە ئەم نیعمەتە بوو بە نقمە و بەڵام بۆ کۆمەڵێک دەسەڵاتداری هەرێمی کوردستان بوو بە نیعمەتێکی خوایی کە بۆیان ڕژا بوو و ئەم دۆسەیە کە پارەیەکی خەیاڵی تیا ئەدزرێت و ئەبرێت ئەمانە هەمووی بووە هۆی ئەوەی کە هەموو ڕێگایەک بگرنەگە بەر بۆ ئەوەی ئەم دۆسیە لە تاریکیا بمێنێتەوە و ڕووناکی نەخرێتە سەر و ڕقابەی لەسەر نەبێت. بۆ مۆزوعی ئەمە لە خولەکانی پێشووتری پەرلەمانیشدا
چەندین جار هەوڵدراوە کە ئەم مەلەفی نەوتیە بێتە پەرلەمان و بۆ هاوڵاتیان کەشف کرێت، بەڵام بۆی خەڵکی کوردستان بزانێت چەندێکی لەم داهاتی سەروەتە نیشتیمانی کە هەیە چەندێک دەرەهێنرێت، چەندێک دەفرۆشرێت و چەندێک بۆ خزمەتی گشتی بەکار بەزێ وەکو لیژنەی سامانە سروشتەکان ماگانە راپۆرتان پێدەگات لەبارەی هەناردە و داهات و ئەوانە خۆی بەداخەوە ئەم لەبری لە پێشووتریشە ڕێک چۆنەڵێت پەیوەندیکی دروست نییە لە نێوان حکوومەت و پەرلەمانە. حکوومەت بەوەی ئەو زۆرینەی کە لە ناو پەرلەمانە دروست بووە، حکوومەت چی بوێت ئەتوانێت لە ناو پەرلەمانە تێیپەڕێنێ. ڕاستە دەنگی جیاواز هەیە و ڕەنگی جیاواز هەیە و فشاری فەردی یان گروپ هەیە، بەڵام نەگەشتوەتە ئەوەی کە بتوانێت فشارێکی جددی بێت بۆ ئەوەی ئەم مەلەفە بێن. نەخێر ئێمە وەکو لیژنەی سامانە سروشتیەکان ئەسڵەن تاکو ئێستا 5 جار داوامان کردووە کە وەزیری سامانە سروشتیەکان بێتە لیژنەی سامانە سروشتیەکان نەهاتووە. جارێک وتی من لە وەزارەتین بۆ مۆزوعی نەوتی سپی و گرانبوونی بنزین، ئێمە وەکو لیژنەوت ئێوە سەردانتان کرد؟ بەڵێ ئێمە وتمان بۆ خۆم دەنگیشم پێ نەداوە وەکو ئەوەی کە وەزیرە، چونکە مزانی ئەمە ئەم پرۆسێسە واجهەیە کە شەخصێکە هێناویانە بۆ ئیمزاکردن لە پرۆسەی نەوتانە سیاسەتی نەوتی بەدەست بەڕێز وەزیری نەوت نییە، چونکە نابێت بچیتە ناو بەس هۆکاری کارتۆنی ناتە لیژنەکەشتان چکەوە پێشتر زۆری دیعای چاکسازی دەکردەی وت گەندەڵی لە وەزارەتەکەم سفرە و وتێر کەسێک گەندەڵی کادێکەمە 100 پارچەوە ئەوە لە ناو پەرلەمان 6 مانگێک لەمەوبەر ئەوسانەی کرد. ئەم وەزیرە وەزیرێکی وەکو کەسایەتێکی باشی جوان دیارە، بەڵام دەسەڵاتی مدیر عامێکی نییە لە ناو وەزارەتەکەی خۆیان. یعنی ئەو دەسەڵاتانەی کە لە ناو وەزارەتی سامانە سروشتەکانە بەڕێز وەزیری سامانە سروشتەکان نیەتی لەواچە حەز بکات پیاوێکی وا دەچێت. من هەر لەوێ لەو کاتێک کامەی کردوتم بێ مەحکەمە، ینی چۆن نەکرد لە بەردەم پەرلەمانە لە ناو پەرلەمانەکە یاسادانانە تۆ خەڵک پارچە بکەی. پارچە پارچەکردمان ناوێت بەس ئەوە بێت بتوانێت قەراراتەکانی ئەو نیەتی کاڵە لە مانگی هەشتا لە مانگیدا هەموو ماڵێک خۆمەچم بەرمیلێک نەوتی بۆ دانم و بەنزینێنمە 600 بەس ئەمانە جێبەجێ بکردایە، وڵی کەسمانی پارچە نەکردایە و سەری کەسی نەبڕایە، بەس ئەوەنەی بیتوانایە ئەم مەلەفی نەوتیش کە باسی وەیە کرد کە من لە سەدا ئەمەی تێچووی نەوت دەرهێنان و کۆمپانیاکان و فرۆشتن و ئەمانە هەمووی کەمەکەمەوە، بەڵام بەداخەوە هیچ شێوەی کە جەنابتەی بینیەوە نزیکی 2 ساڵە بێت هیچ گۆڕانکاریەکی جەوهەری نەبووە. ئەسڵەن وەزیری کە دێتە ناو لیژنەی پەرلەمانیەوە، بەڵام وەزیری سامانە سروشتەکان ناتەوە بەڕای من بێتیش سوودێکی نییە، تەنها کۆمەڵێک وەرەقەیەن بەدەستیەوە لە مۆرەقانە زیاتر بۆت نییە بیخوێنیتەوە. ئەمە قەناعەتی منە. ئەی سەبارەت بە داهاتەکەوی کە بڵاو کراوەتەوە ئێستا بۆ نمونە 4 ملیار و 127 میلیۆن دلار بووە، لەو بڕێ 1 ملیار و 737 میلیۆن دلاری بۆ حکوومەت ماوەتەوە لە 142. ئەو لە 142 لای ئێوە ڕوونە یاخود بڵێ ئەو 150ەکەی ترکە چی لە هاتووە بۆ کوێ ڕۆژتووە؟ ئەوزانام هەر لەم بەرنامەی جەنابتا بوتم مۆزوعی ئەو لە 158 بۆتە مۆزوعی بەرمۆدا، یعنی یەکێک لە مهمیەکانی ئەم مۆزوعی دیلۆیت و مۆزوعی مەلەفی نەوتیە کردویانە بە یاسایی دزێتێکە. یعنی بۆ نمونە ئەم راپۆرتەی دیلۆیت ژمارەیە ئەڵێ ئەوەندە بۆ نمونە بۆ خەرجەکان ڕۆیشتەوەی کە جەناب باسیەکە نزیکی لە 157 بۆ لە 158 بەڵێ بە 42 ئەوەی کە لەلای ئێمەیە 77 میلیۆن و 35 میلیۆن بەرمیل نەوت لە ڕێگەی بۆری و هەنار دەکراوە، 3 میلیۆن و 95 میلیۆن بەرمیل بۆ پاڵاوگە ناو خۆیەکان تەرخان کراوە. ئەمە یەکێکە لەو پرسیارانەی کە بۆچی سوودی لە وەرنەگیراوە بۆ نەوتی سپی بۆ بنزین بۆ ئەمانە، و ئەوەی کە ئەمێنێتەوە لە ڕێی 76
ملیۆن و 869 ملیۆن بەرمیل نەوت لە نەوتی خاو هەناردەکراوە گواسترەوە لەلایەن فرۆشیارانەوە لە ڕێی بەندەری جیهانەوە بە تێک ڕای نرخی $53 ماوەتەوە. یعنی ئەگەر ئەوەی کە ئەکاتە 4 ملیارەوەی کە جەنابتان باس کرد، بەڵام 1 ملیار گەڕاوەتەوە 1 ملیار و 737 بۆ هەرێمی کوردستان. یعنی ئێمە کێشەکەمان لەوایە لەو بەس ئەو 2 ملیار و 389 کە نەگەڕاوەتەوە ئەوەی چییە؟ قابلی هیچ ڕقابەیەک نییە. یعنی معقول نییە جەناب سەیریکەی لە تێچوونی ئەگەرخوا یارمەتیم بیت بەرمیلێک نەوتەکە ئەوەی کە خۆی لە 6 مانگاوی کە باسێکە بە 65 تێگرا جیانەکە $65 بوو. بەڵێ ئەمان بەسەرێن بە چەند فرۆشتی؟ 53 یعنی $12 ماین دواتر دەگەڕێم وڵای بەڕێز دواترەکەم وڵای بەڕێز. کاک یادگار سوپاس مامەدەبوونی بەڕێزشت دەمێ سەرنجی بەڕێزشت بزانم سەبارەت بە راپۆرتەکەی دیلۆیت یاخود ئەو راپۆرتانەی دیلۆیت راپۆرتی دەقیقن بەر لەوەی کە بچینە سەرەوەی کە بۆچی ئەوەندە خەرجی زۆرە راپۆرتەکان متمانە پێکراون پژڕاستکراون. سلااوتان لێبێ سلااو لە ئێوە کاک حەکیم و سلااو لە میوانە بڕازەکەش تەبیعی هەر راپۆرتێک کە دەرەچێ جێی دەستخۆشیە سەرەتاوەکو و هەر زانیاریەک ئاشکرا بکرێ جێی تەقدیرە و بۆ ئەوەیە کە بتوانین ئەمەش هەڵسەنگاندنی خۆمان و خوێندنەوەی خۆمانی بۆ بکەین و بەلایانی کەمەوەکو هەر هاوڵاتێکی ئاسایی مافی خۆمانە کە بەیناوبەین ئاگاداری زانیاریەکان بین نەوتیش وەکو هەر شتێکی تر کە بەتایبەتی سەرچاوەی سەرەکی داهاتی هەرێمی کوردستانە لەبەرەوە هەر راپۆرتێک کە دەرچێ بەدەر لەوەی کە ئایا چەندێ متمانە پێکراوە یان نە جێی بایەخ پێدانەوە جێی گرنگی پێدانە. ئەم راپۆرتەی دیلۆیت تەبیعی دیلۆیتیش کۆمپانیایەکی جیهانی گەورەی وردبینی کردنە و هاتۆ وردبینی ئەکا بۆ داهاتی و خود بەرهەمی هەناردە و داهاتەی نەوت هەرێمی کوردستان. وەکو ئاگاداریشن لە 2017 ئەوە 21 مانگی ئەعلان کردووە. ئەم ئەگەر بڕۆینەوە تەبیعی ئەمانە هەموو شتێکی باشن بە شێوەیەکی گشتی بەبێ ئەوەی بەغەزی نەزەرەوەی کە ئایا چەند متمانەی پێەکەین یان نا، چونکە بەڕاستی وەزارەتی سامانە سروشتیەکان هەر لە سەرەتای دروستبوونیەوە تاکو ئەم ڕۆژ و تاکو ئەم چرکە ساتێک کە ئێمە قسەی لەسەرەکەین قوفڵی لە دەرگاکانی یاوە کردنەوەی دەرگاکانی زۆر زەحمەتە ئەگەر ئەستەم نەبێ بۆ ئێمە بۆ پەرلەمانتاران زۆر زەحمەتە خۆ بۆ هاوڵاتێکی ئاسایی چۆن بێ و بۆ کەسێک کە بێ باحیس بێ و کەسێ بێ لە کۆڵینەوە بکات چۆن بێ. ئێمە خۆمان چەندین ساڵە هەوڵێن بە ڕێگای جۆرا و جۆر لە ڕێگای پەیوەندی کەسی و لە ڕێگای پەیوەندی فەرمیەوە کە بتوانین بچووکترین زانیاریمان لە سامانە سروشتیەکانەوە لە خۆیانەوە لە زمانی خۆیانەوە دەستکەوێت بەداخەوە دەستمان نەکەوتە تاکو ئەم چرکە ساتەوە هەموو دەرگاکانیان بە ڕووی زانیاریا داخستووە. ئەم تاکەسە وەکو چۆنەڵێ ئەم چۆڕە زانیاریای کە لە ڕێگەی دیلۆیتەوە بڵاوە کرێتەوە جێی بایەخەوە جێی سەرنجە. ئەمە ئاماژەیەکی گرنگە بۆمان پێمانەڵێ کە چی کراوە لە سەکتەری نەوت بۆ چۆن سەکتەری نەوت مامەڵەی پێوەکراوە. یادگار بەڵێ سەبارەت بەوەی کە بۆچی لە راپۆرتەکانی دیلۆیتە دەڵێم راپۆرتە بەرپرسیار نیە بەرامبەر بەلایانی سێەم تەنها بەرپرسیارە بەرامبەر ئەنجومەنی وەزیرانی یاخود بڵێن ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و غاز. ئەمە ئەکرێ شتێکی شکلی ئاسایی بێ لە هەموو گرێبەستێکاکەیکە چونکە دیلۆیت گرێبەستی هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمە. بەڵام ئەگەر دیلۆیت بەرپرس نەبێ بەرامبەر هیچ لایەنێکی سێەم، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسە و بەرامبەر لە ناویشە وەزارەتی سامانە سروشتیەکان بەرامبەر پەرلەمان بە دەرەجەی یەکەم و لە ڕێگەی پەرلەمانیشەوە بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان. کەواتە ئەگەر دیلۆیت وەڵامی پرسیارەکانی پەرلەمانتار هاوڵاتی لێکۆڵەرەوەکان و ئەو کاسانەی کە مهتەمەن بە بواری نەوت و سەکتەری نەوت و بەڕێوەبردننی نەوت نایاتەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە کە وەڵامی پرسیارەکان باتەوە لەسەر هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان و ئەو لایەنەیە کە مەلەفی نەوتی لەژێر دەستایە وەڵامگۆ بێ بۆ ئەو پرسیارانەی کە دروستە بێ لە چۆنێتی مامەڵەکردن و ئیدارەداری. باشە ئەی سەبارەت بەوەی دواکەوتنی هەموو راپۆرتە لە وڵاتانی دنیا یاخود بڵێن لە عێراقی ژمانگانە راپۆرتوی هەناردە و داهات بڵاو ناکرێتەوە. ئێستا ئێمەوە لە کۆتایی ساڵە 6 مانگی یەکەم راپۆرتەکە بڵاو کراوەتەوە. بەتەکید زۆر دوور نەڕۆین جەناب جوان ئاماژەت بێت. وەزارەتی نەوتی عێراقی
لە یەکی هەر مانگیەکە یەکەم ڕۆژی هەر مانگیەکە ئەحسایی ئەوەلی ڕاستە ئیسە لەوانەی سامانە سروشتیەکان یا ئەوانەی کە پەیوەستن بە مەلەفی وردبینی و داکۆکی لە مەلەفی وردبینیەکەن ئەڵێن ئەمە وەکو چۆن ئەڵێ ئەحساییەکی وردبینی کراو نیە بەڵام بەلایانی کە ئەحسایی ئەوەلی لە یەکی مانگە بڵاوکاتەوە و لە دەوری 20 مانگیش و زۆر جار پێش 20 مانگیش ئەحسایی نیایی مانگی پێش و بڵاوکاتەوە کە ئاستی هەناردە چەندێک بۆ بە چەندێک فرۆشراوە لەکوێوە فرۆشراوە کڕیارەکانی چەند کە دیلۆکی تەرەمەمان بۆکە هیچێکی زیاتری نەکردو تاکویسەر نەمان بینیوە لە هیچ راپۆرتێکی کە لە 2007 تاکو 6 مانگیەکەمی 2021 یەک خاڵ گیرا بێ لە حکوومەتی هەرێمی کوردستان لەو زانیاریانەی کە ئیراوە تەبیعی ئەو زانیاریانە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە ئیراوە بە دیلۆیت و پشتڕاستی ئەو زانیاریان کراوەتەوە تەبیعی بێ راپۆرتێکی هاوپێچە بێ لەگەڵەما ئەو خەلەلانەی کە هەیە و ئەو کێشانەی کە هەیەتی ڕوونی کاتەوە بەڵام تا ئیستا ئێمە ناڵێنی ئەعلانیکەن بۆ ئێمە ئەڵێن تەنها بیەن بە پەرلەمان بۆ ئەوەی کە بزانێ ڕێنمایەکان و خەلەلەکانتان چی بۆ بۆیە بەلایانی کەمەوە ئاگادار باشە ئەی سەبارەت بەو لە ڕێژە زۆرەی کە لە 150 داهات ڕۆژتۆ بۆ خەرجی نەود ئەوەندە تێچوونی دەوێەوەی کە بەڕێزت ماستەر تێ لە بەڕێوەبری نەوت و غازە لە گرێبەستەکانە ئەو تێچۆلەی شوێنێکی تر هەیە بڵێن سەرەتا ئەمەی کە ئیستا لە 150 فەرقێکی نیە لەگەڵ ڕاپۆرتەکانی ترا یعنی ئەگەر بچینەوە بۆ ساڵی 2020 پێشووتر و پێشووتریش هەمووی بەو شێوەیە بەو ڕێژەی ماوەتەوە یعنی ڕێژەیەکی کەم ماوەتەوە پێشتر زیاتر دیار بۆ لەبەر یەک هۆکاری بچووک ئەگەر سیرێکی راپۆرتەکانی پێشووتر بکەین پارەی پێشەکی لەوت وەرگیراوە لەم راپۆرتانە پارەی پێشەکی لەوت وەرنەگیراوە و بڕێک پارەی پێشەکی نەوت کە حسابی بۆ نەکراوە هیچزە لە لوبنان ماوەتەوە لەبەرەوە ڕێژەکە پێشتر تۆزێ زیاتر دیار بوو زۆر جار وازاندا لە ساعت 4 لە ساعت 5 ئێمە لە راپۆرتی پێشوشاوتمان لە دەوری لە ساعت 8 ماوەتەوە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوە هەموو راپۆرتەکانیان وایە گرێبەستەکانی هەرێمی کوردستان کە ئەبێ کێشەیتیا بێت چونکە بە هەدەردانی زۆر لە گرێبەستەکانە ئەگەر بۆ مەراحیلی بدایەت گرێبەستەکان ئەمە دروست بوو بێت کە حکوومەتی هەرێمی کوردستان چەند تەنازولێکی کردوێ لە بەرەوەی سەرەتا بووە ئێستا لە ساڵی 2007ەوە یاخود بازە گرێبەستمانەیە لە 2002 کراوە تاکو ئیستا بێ حکوومەتی هەرێمی کوردستان و پێشیان وتون پیاچبوونەوەمان کردەوە نییە کە بڵێن ئێمە چەند ساڵە هاوارەکەین کە ئەم گرێبەستانە ئەکرێ خەلەلی تیا بێەوە ئەکرێ بەندەکانی باشتر بکرێەوە مەرجی چاوپێخشانەوەی تایە بکرێ و لە سەرەتای ساڵەوە وەزیری سامانە سروشتیەکان پێی وتین و مژدەی پێیان کە چاوپێخشانەوەی کردووە بە گرێبەستەکان دەستی پێکردو و زۆرێک لە گرێبەستەکان چاوپێخشانەوەی تاو بووە و مژدەی ئەوەی یا کە خەرجیەکان کەم کراوەتەوە لیواکانی پاراستنی نەوت و غازی سەیکەن کۆمپانیا سکیورێتیەکان نەماون مناقەشەیە لەگەڵ کۆمپانیاکانی کڕیاری نەوتاوە دانوستانەکەن بۆ ئەوەی کە نرخی داشتکاندنەکەی کە هیانە بۆ کۆمپانیا کڕیارەکان ئەمانە هەمووی زیاد بکرێت داخشانەکە کەم بکرێتەوە نرخی فرۆشی نەوتی هەرێمی کوردستان زیاد بکرێ ئەمە لە بیدایەتی مانگی سیا بووە بزانم هاتە پەرلەمان وەزیر ئەم مژدانە یاوەی سە لە کۆتایی ساڵیان ئێمە هیچێک وەلا راپۆرتەکەی دیلۆیتی شاپێمانەڵێ هیچ گۆڕانکاریان نەبووە و هیچ بڕەپارەیەکەمی نەکردووە و ئەو ڕێژانەی چۆ بۆ کۆمپانیاکان هەروەکو خۆی ماوەتەوە گەرزیایی نەکردووە لە هەندی حاڵەت شازیایی کردووە و یەکێک لەو نەزیفە دائیمانەی کە هەیەی ئێمە هەر باسی کۆمپانیان نەوتیە و بەرهەمێنەکانی نەوتەکەین باسی ئەو تێچووە بکەین کە بۆری نەوتی هەرێم پیاچێ کە لە سەدا بۆ لە سەدا 15 زۆر جار ڕۆشتووە بۆ تەنها هێڵی بۆری ناو هەرێمی کوردستان کە ئەمە نزیکێکی زۆرە ئەگەر سەیری بەرهەمی هەرێمی کوردستان بکەین تەنجارێکی تریش ئاماژەمان بەوە کردووە تاوتی کە لەسەر حدودا لە پیش خابوورە و کێڵگەکەشی ناوی پیش خاپورە 105,000 بۆ 110,000 بۆ 115,000 ئینتاجی بۆ لە ماوەی ڕابردووە کە هێڵی بۆریەکە کەمی پیاچێ کێڵگەکانیش تقریبا 100,000 بەرمیلی تریشە لە منتیقەی دووەکایە ئەمێنێتەوە بڕێکی کەمی کە لە قورمەڵەوە لە هەولێرەوە ئینتاجەکرێ ئەمانە هەمووی پێی پرسیارن ئەمانە هەمووی ئاماژەن بەوە کە تا ئیستا هیچ نەتیجەیەکی نەبووە ئەو قسانە ئەوەی دیعانەی کراوە بەڵێ سوپاس دەکەم دەگەڕێم وڵات دواتر کاک سەرکۆ سەبارەت بەوەی کەوتە تێگەڕینەوت لەو 6 مانگە بڵێ سەراسی جانی $65 بووە بە سەرێمی کوردستان بە 53 فرۆشتوێتی بۆچی ئەوەندە کەمتر بۆ باسی لەوە دەکرێت کە لەو 53 سیوەیەکی بۆ خەرجی بووە 22 بۆ حکوومەت بووە بەڵێ من سەرەتا سڵاوی تایبەتمێ بۆ مامۆستایەتیار
دەستخۆشی لە یەکەم بۆ ڕوونکردنەوە وردانی کە جەنابیان نا خۆی ئەمە باسی ئەومان کە حکوومەت هێرم لە ساڵ 42 پارەی داهاتەکەی بواتەوە لە ساڵ 58یان ئەوەی کە باسەکرێت ڕۆیشتووە لەم تێچووە ینی کێشەکە لەمایە ینی بۆ نمونە بۆری نەوتەوەی کە مامۆسا یادگار باسی کرد کە ڕێگەکەی زۆر کورتە بۆ نمونە لە بینی بۆ نمونە تاوگی یان ئەوەی لای فیشخاپورەوە بۆ ئەوێ کاڕات ڕێگەی کووردە بەڵام تۆ سێریکە تەنها تێچووی کرێی بۆری کە کۆمپانیای کار و ڕۆزنەفتە زیاتر کار ئەماکە کار خۆتەزانیەکێکە لە زەبەلاحترین کۆمپانیاکانی بواری نەوتی وە بۆتە ینی سیاسەتی نەوتیش بەشێکی ئەواندای ڕێژن 454 میلیۆن دلار بوو 413,000 دلار یعنی ئەمە تەنها بۆ بۆری نەوت ڕۆیشتووە لای ئەوەی بەس ئەو 454 میلیۆن دلارە ڕێژەیەکی زۆرە کەرەکاتە لە سەدای 11 داهاتینەوت لە سنووری کوردستانە ئەوەندە بۆ بۆری بڕوا ڕێژێکی زۆرە خۆی بۆ ئەوەی تورکیا سیرەکەی لە سەدا 5 لە سەدا 4 لە سەدا 4 جەناب و سەریکە لە سنووری هەرێمی کوردستان ئەوەی کە لە سا 6 ڕۆزنەفت و لە سا چلی هی کۆمپانیای کارە بڕی 454 میلیۆن دلارە لە سا 11 کۆی داهاتی نەوتە هی کۆمپانیای وزەی تورکی بڕی 172 میلیۆن دلارە کە لە سا 4.1 کات باشە قوربان ینی کۆی داهاتەکە بە هەردووکیان لە سەدا 15 بۆ کرێی بۆری ڕۆژ بەس بۆ کرێی بۆری ینی تۆ لە سەدا 15 ینی یەک لەسەر چواری ئەوەی کە بۆ حکوومەتی هەرێمە ئەمێنێتەوە بۆ موچەخۆران ئەمێنێتەوە ینی یەک لەسەر چواریشی بووە بۆری نەوتەڕوە ئەمە خۆی لە ئەسڵ ینی حکوومەت ئەیتوانی ینی ئەم بۆریەی خۆی بووایەوە پیشەسازی نەوتی تیابکردایەوە ئەم ڕێژەیە ینی تۆ سەریکە لە سەدا 11 بگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت ئێمە لە ماوەکانی ڕابردووە کە تووشی قەیرانی دارایی بووین ئەمە ئەم 454 میلیۆن دلارە ئەوەی کە باسەکرێت ئەمە بۆ 6 مانگە ئەوەی کە باسەکرێت نزیکە لە 1 میلیار و 600 میلیۆن دلار فرۆشراوە بەم ڕۆزنەفت و کار ئەگەر ئەمە لە بینی کەوانەیەکە مۆزوعی سیاسییان ئەم گرێ بە سەشتی تری لە پشتەوە نەبێت بۆیە ینی بە 2 ساڵ بۆ نزیکەی 3 ساڵ ئەتوانرا ئەو پارێ بگەڕێتەوە بۆ حکوومەت ینی ئەمە کێشەکە قسەکە لەسەر ئەمەیە یەکیکە لە ئینەکەشمانەوەی کە نرخی فرۆشتنی نەوتەکەیش ینی ئەمە وتمان جاران ئەیانوت ماین 5 ماین 6 ینی کەمتر لە 5 ئەو بەهانیان بۆ داوت نەوتی هەرێم نایاساییە لەبەرەوەی لە عێراق ڕێگەی پێنەدراوە بەزەم ساڵە لە یاسای بودجەش ڕێگە درا هەرێمی کوردستان نەوت بفرۆشێ بۆچی ئەو 12 دلار پێشتر دەیانگو لەبەرەوەی عێراق ڕێگە نادا بەڵێ یعنی بەدەر لەوە قەرزی کۆمپانیاکانیش ماوەتەوە گەر جەناب سەریکەی بەزی لەسەر ئەو 12 دلاری کەمتر لە نرخی جیهانی دەفرۆشرێت خۆتان بڕواتان بەوەی بفرۆشیان بۆ شوێنتر بڕوە بە بڕای من ئەوەی کە تەدقیقمان کردووە بە دوواداچوون کراوە ینی ئێمە جەناب لەبیر بێت لە 28 مەی ئێمە بابەتێکمان بڵاو کردەوە لەسەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وردەکاری 1 میلیارد دلارەکەمان لەم بەرنامەی جەناب لە بەوتارێک بە راپۆرتێک دامانە پەرلەمان و دواتر بۆ میدیاکان بڵاومان کردو هەموو ئەو دەڵاڵانە ینی کێشە یەکێک لەوانە دەڵاڵ هەیە بۆ فرۆشتنی ئەم نەوتە و بە بڕای من بۆ خۆم ینی ئەو لە سەدا 12 بەشێکی ئەو یەکێکی وەکو لاریخانیەی بات یعنی مرتەزا لاخانی کە نزیکەی 20 ساڵە مەلەفی فرۆشتن و دەڵالکردنی مەوزوعی نەوت کە باس لەوەی شەکرێک کە یەکێک بۆ لەوەی کە لە بینی کار و ڕۆزنەفت و حکوومەتی هەرێما فرۆشتنی ئەم بۆریە بەمان هەر مرتەزا لاخانی بەشدار بووتایە ئێمە ئەو کاتە باسمان کرد بە وردەکاری باسی ڕەسیدی بانکەکەمان کرد باسی بەڵە باسی ئەومان کرد کە لە راپۆرتەکە تۆ بۆی ڕوون بێ لای بینەرە 644 میلیۆن دلارە بە هەردوو بڵین بە هەردوو بڕێکەوە
کە بە پارەکەی خۆمان دەکاتە 939 میلیارد نزیکە 1 تریلیۆن بڵێ ینی نزیکە بێتەوە زیاد لە موچەی یەک مانگی هەموو موچەخۆران بەبێ لێبڕین و بەبێ ئەوەی کە یاسای چاکسازیەکەی شتیانی پێشتر کە وڵاتان کردەوە 644 میلیۆن دلار دەستی بەسەر داگیراوە حکوومەت وەڵامی نەبوو بەڵێ حکوومەت وەڵامی ئەگەر جەنابەت دیقەت بێ بەڕێز سەرۆکی حکوومەت لە ڕێگەی وتەبێژەکەیەوە ئەم بابەتەی چاواشەکاری ناوبرد و وتی ئەندێک پەرلەمانتار کام مەلەفەیان جوڵانە داواکەین لە داواکاری گشتی ئەگەر بەس دەرفەتم بیت بۆی باسی بکەم وتی ئەمەی لە بەرواری سێ لەسەر ڕاستپاردەی ئەمە فەرمانی کارگێڕیە سەرۆکی داواکاری گشتی ئازاد دادوەر ئازاد حەسەن ئەحمەد ئەڵێ لەسەر ڕاستپاردەی ڕێزدار مەسرور بەرزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران پاڵپش بۆ دەسەڵاتی کە پێمان دراوە فەرمانی وەزارەتی داد خۆیەتی بڕیارماندا بە پێکێنانی لیژنێکی بە دوواداچوون و بۆ کۆکردنەوەی بەڵگە و زانینی ڕاستیەکانی کە لەم بە ڕێزانی خوارەوە ناویان نیشان دیاری کراوە هەردوو دۆسێ گوایە کۆمپانیای ڕۆزنەفت بڕی 250 میلیۆن دلاری ئەمریکی داوەتە لایەنێک گوایە بڕی 1 میلیارد دلاری ئەمریکی لە بانکێکی لوبنانیە و ئەمە فەرمانی وزاریە ینی ئەمە خربووی جەناب بڵێن دوای ئەوەی ئەم فەرمانە دەرچووە لە ڕێکەوتی 2/4 بەڕێز سەرۆکی داواکاری گشتی وەکوەی ئێمە چوبێتین پارەکەمان لە لوبنانە دەڵاڵی نەوتمان کرد بێ ئێمە پارەکەمان گیر خوارد بێت ئەڵێ لە پێناو بەرژەوەندی مافی گشتی پاراستنی سامان داوا لە بەڕێستان دەکەین کە ڕەزامەندی فەرمون بە ئاراستکردنی نووسرا و لایەنەی سەرۆکایەتی دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بەڕێز سەرکۆ گەڵاڵی هەر بەو شێوە ئەوەندە بە پەلەپەل فەرمانەکەیان دابوو بەس سەرۆکی داواکاری گشتی لە ڕووی قانونیەوە بێ بنووسی سەرکۆ ئازاد حوسێن کە لە ڕووی قانونیەوە هاتووە ڕێک ئەڵێ سەرکۆگەڵی چونکە بە مەسج بۆیان ناردووە ڕێک ئەڵە بۆ بە دوواداچوون و کۆکردنەوە بەڵگە و زانیاریەکان بە مەبەستی ئەوەی گوایە 1 میلیارد دلار لە بانکێکی لوبنانیا گیری خواردووە ئەبێ ئەم تۆمەتانە ساغ بکاتەوە بەڵگەکانی بێنە ئێستا ئەو بەڵگەکە کۆمپانیای دیلۆیت خۆی باسیەکە ئێمە 250 ئەمە ئێستا 645 میلیۆن دلار گیری خواردووە لەو کاتوە تەسەورەکەم لەو ئەو ملیارە نزیکەی 300 میلیۆنی بەس گەڕا توانی بێتیان دەربێنەوە سووەکەوە هیچ ئەمە هەر ئەڵێ بۆ نەفەقەی جاری بوو ئەمە بۆ هیچ دینارێکیان نەخراوەتە سەری ئەو ملیارەکە دایانناوە ئێمە هەموو ڕقەمی ڕەسیدی بانقەکەشمان یعنی هی بانقەکەمان لابوو کە مرتەزا لاخانی چۆن لە ئەمریکا داواکەی دۆڕان و دوای هاتووەتە لە یۆنان پارەکەی کۆمپانیەکی داناوە چۆن لە ناو بانقەکەی لوبنانە پارەکەی گیری خواردو ناتوانێت بیداتەوە بەڵام تاکو ئێستا هیچ جوڵەیەک نەکراوە داواکارم یعنی تۆ ئێستا داوا دەکەی لیژنەیەکی تر پێک بێنرێ هیوادارم لیژنەیەکی لە سەرۆکی داواکاری گشتی کەیسە بەڕێزیان هەرما و هیوای تەمەندرێژی بووە خوازین ئەگەر ئەمە نەخاتە لایەکە چونکە ئەمە بەرژەوەندی گشتیە یعنی ئەتوانرێ موچەی 1 مانگی کاملی زیاتری موچەخۆران دابین کار لەگەڵەوەی پرۆژەی خزمەتگوزاریش جێبەجێ بکەین. سپاس دەکەم کاک یادگار سەبارەت بە تێچووی نەوتەکە ئەوەی کە لە کوردستانە دەدەکەوێت بەپێی ئەوەی ئەندامانی لیژنەی سامانە سروشتیەکان 31 دلاری تێدەچێت بەڵێن بە کۆی پرۆسەکە بۆچی لە عێراق باز دەکرێت بڵێن 12 دلاری تێچێت بەس بۆ لە هەرێم دوو قات زیاتر یاخود بڵێن زۆر لەوە زیاتر ئەو تێچووی تێچێ کار حەکیم تەبیعی تێچوو دوو جۆر تێچوو هەیە بۆیە تێکەڵی نەکەین تێچووی دەرهێنانەکە راپۆرتی هەموو کۆمپانیاکانمان هەیە لە 5 دلار زیاتر نیە لە 2.9 هەیەە بۆ 3 دلار بۆ 3.4 بۆ 4 شتێک یعنی وابزانام یەک کێڵگەیەگاتە 5 دلار تێچووی دەرهێنانی تێچوویەکی تر هەیە تێچووی سەرمایە هی و مەراحیلی پێش و گەڕان و نەفەقاتێکە زیاترێکە ئەمە ئەگەر بگەڕێنەوە ئەمە ماوەیە لەمە پێش بەڵگەیەکمان بڵاو کردەوە و
ئەعلانمان کرد و بۆ چەند پەرلەمانتارێکیشمان ناوت کە هەموو حەقڵەکانی هەرێمی کوردستان حەقڵ هەبووە یەک کەس سەرپەرشتی کردووە. تەبیعی لیژنەیەک هەیە پێشتری شوابزان هەر لەم کەناڵی جەنابیشتانەوە باسمان کرد لیژنەی بەڕێوەبردننی کێڵگەکان هەیە ڕێژنەی بەڕێوەبردننی کێڵگەکان لە 4 کەس پێکێ دوانیان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتیەکانە دوانیان لە کۆمپانیاکانە کە کارەکەن لە ناو کێڵگەکە سەرۆکی لیژنەکە لای وەزارەتی سامانە سروشتیەکانە و بڕیاری نیهایی لای ئەوە یعنی ئەگەر ڕەئیەکانیشیان دوو بە دوو بێ ڕەئی وەزارەتی سامانە سروشتیەکان و نوێنەری سامانە سروشتیەکان ساڵە. ئەم لیژنەیە ئیشی چیە؟ ئەم لیژنەیە بڕیارەیە لەسەر خەرجکردن و میزانیەی ئەو کێڵگەنەوتیەوە چۆن پارەکان سەرفکرێن. کەس هەبووە نزیکی 10 کێڵگەی لابووە 12 کێڵگەی لابووە ئیشرافیکە باشە لە یەک کاتا بۆ نمونە چۆنە سەرۆکی 4 کێڵگە بووە ئەندامیش بووە لە 4 ترە لە 5 ترە هەموو کێڵگەکانی کوردستان لە بینی 3 نەفەر بۆ 4 کەسا سەرپەرشتی کراون. ئەمانە ئەگەر سۆپەرمانیش بۆ بن چۆن ئەتوانن لە زاخۆ بگەنە گەرمیان و لە گەرمیانەوە هەما یعنی چۆن ئەتوانن ئیدارەی ئەم مەلەفە ئالۆزە گەورەیە بکەن لە کاتێکە زۆرێکیشیان ئەسڵەن اختصاسیانەوە نەبووە شارەزاییەکەیانەوە نەبووە بوارەکەیان هی ئەوە نەبووە ئەگەر کەسێکی نەزیه و پاکیش بوون زۆر شتیان بەسەرات تێپەڕیوە کەواتە لێرە لە ئیدارەدانێکی غەڵەتە هەر لە کێڵگەنەوتیەکانەوە مەسرفێکی زۆر کراوە. ئەم مەستەفە زۆرەی کە کراوە ئیسە بۆیە وەزیر سامانە سروشتەکان پێمانەڵێ لە سەر روسی دۆلاری تێچێ ئەوەیە کە بێسەروبەریەک هەبووە لە خەرجەکانی کۆمپانیا نەوتیەکانە کە لێپرسینەوەیان نیە کاتێکە من کۆمپانیایەکی نەوتیم بزانم هەرچیەک سەرف بکەم بۆم ئەگەڕێتەوە گوێم لێ نییە چۆن سەرفەکەم و چۆن سەرفی ناکەم. ئێمە نوێنەری فەرمانبەر هەبووە کە دانراوە لایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە لە ئیستیعلاماتەکان دانیش تو ئاگای لە ناو حەقڵەکە نەبووە چونکە کەسێک بووە اختصاصی ئەوە نەبووە سپۆڕی ئەوە نەبووە بچێتە ناو حەقڵەکەشیش نازانێت وتوانە بۆ خۆت لەم ئۆفیسا دانیشە خەریکی مۆبایل بە و خەریکی گەیمکردن بە ئەمە کارەساتە کاتی کە تۆ دات ناوە ڕێژەیەکت داناوە هێزی کاری ناوخۆ پێ بگەێنی کەسانێک دانەی لەسەر مەنسوبیت و مەحسوبیت کە هیچ خیبرەیەکیان نییە و هیچ شارەزاییەکیان نیە قەیناکە خیبرە و شارەزاییان نیە تۆ ئەمێری خیبرە و شارەزایی وەرگن بەس بوارەکەیان بواریەوە یعنی هیچ مەبتی بە بواری نەوتەوە نییە. ئەمە وای کردووە خەرجێکی کەمپانیەکان خەرجێکی زۆر کەڵەکەت پێ ئەم خەرجیانە هەمووی وەرەگرنەوە لە حکوومەتی دەمی وەرەگرنەوە لە ساسی چواری هەموو داهاتی نەوتەکە ئەچێت بۆ کۆمپانیا بەرهەمهێنەکانی نەوت غیری ئەمەکانی تر. بەڵێ ناوبرێکمانێ دواتر دەگرمەوە لای بەڕێز لەسەر کرێی بۆریەکە و ئەو دەست بەسەراکنی پارێش قسە دەکەین بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاگادگار بەرەم لای بەڕێز سەبارەت بە و بڕەپارەی کە دەستی بە سەداگیراوە کە 644 ملیۆن دۆلارەکەی حکوومەتی هەرێمە لە بانکێکی لوبنانی وردەکارەکەی دیارە کە ئەم پارەی بۆچی دەستی بە سەداگیراوە یاخود پێشتر کەمتر بوو کە ئێستا ڕێژەکەی بووە بە 644 ملیۆن دۆلار. پێشتر حکوومەتی ئەعلانی کرد لە 2019 کە 380 ملیۆن و 540 هزار دۆلاری لەوێگیری خواردووە بڕەکە بازێکی زیاتر بوو بەشێکی کۆمپانیا نەوتیەکان بوو لە راپۆرتەکە کاک سەرکۆش باسی پێکرد ئەمە بڕێکی زیاتر بوو بەشێکی کۆمپانیەکان توانیان بیگەڕێنەوە بە وەجەبات. وەزعی دارایی لوبنان وازەحە چۆنە و ئەوتێ کە لوبنان یەکێکە لە مۆڵگەکانی سپیکردنەوەی پارە ئەوەش دیسانەوە نیشانەی پرسیار دانێ لەسەرەوەی ئەم پارەیە بۆچی لوبنان بەکار هاتووە بۆ شوێنێکی تر بەکار نهاتووە و زۆر قسەی لەسەر هەیە بەڵام ئەم پارەیە کە 380 ملیۆن بۆ لە راپۆرتی 2020 حکوومەت هەرێم 24 ملیۆنێکی یاوەتەوە بۆ ئەو خەرجیانەی کە هیچ شەحنی نەوتەکانی بوو لە جیهان ئەمە شتێکی باشە 24 ملیۆنێکی کەمی کردووە ماوەتەوە 294 ملیۆن دۆلار. ئەوەی کە جێی پرسیارە و علامەتێکی پرسیار نیشانەیەکی پرسیاری گەورە دروستەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر سەرەتانەی زانیوە ئەوە وەزعی لوبنانە ئەو پارەیە لە لوبنان گیرەخوا بە هەر شێوەیە کە ئەگەر پارەیەکی ڕسمی و مەزبوط و هەموو شتێکە و پێشەکی نەوتە یاخود پارەی کڕێ فرۆشتنی نەوتە و لەوێ گیری خواردووە سەرچاوەکەی نازانێت. بەڵێ
باس کراوە کاکسەرکۆ باسی کرد کە بەشێکی لەوەشێهی ئەوە بێ کە باس کرا کە ڕۆزنەفت بەرتیلیەوە بە دەڵاڵێک و بەشێکی حکوومەتی شاڵی پارەی گەڕانەوەی فرۆشی نەوتە هەر کامێکیان بێ ئەو پارەیە لەوەی گیری خواردووە لەبەر زروفی دارایی لوبنان کە ئەو کێشە دارایی کە تووشی بووە وەقع بە قانون لوبنان ڕێگە نایە عوملەی ساعبە بچێتە دەرەوەی وڵات باش خێر تۆ ئەمە ئەزانی هەر لە راپۆرتی دیلۆیتی دوێنێ ئەعلانێکە لە سەرەتای 2021 310 ملیۆن یۆرۆ کە کاتە نزیکی 350 بۆ 51 ملیۆن دۆلار وەکو پێشەکی نەوت وەرگیراوە خراوەتە سەر تۆ پێشەکی نەوت وەرەگری من نەوت فرۆشم کڕیارەکەم هەر کەسێ بێ من پێڵێم پارەکەم بۆ بخەرەکوێ من وەکو فرۆشیار پێم ئەڵێ من ئەو مەوادە تەسلیمەکەم لە فلانە بانک بۆم دانێ ئەگەر ئەمە وەزعی لوبنانە پارە لێی دەرناچێ و ئەمەش وەزعی هەرێمی کوردستانە کە بۆ دۆلارێک کەچین بە ئاسمانە 100 دەنێرین بۆ بەغا بۆ ئەوەی کە بڕێک پارەمان بۆ بنێرێ و بڕێک پارە لەگەڵ خۆیان بنێرێتەوە 350 ملیۆن دۆلار بۆچی ئەخەیتە سەر حسابی بانکێک کە ئەزانی هەموو کەسێک ئەزانێ نەک حکوومەت هەرێمی کوردستان مەفروضە هەموو کەسێک بزانێ ئیستا کەسێ دۆلار بخاتە بانکەکانی لوبنانەوە هیچی دەست ناکەوێتەوە ئەمە بێ حکوومەت هەرێم وەڵاممان باتەوە بۆچی ئەمەی کردووە ئایا زانیوێتی یان نەیزانیوە لە هەردوو حاڵەتەکەدا موسیبەتەکە گەورەیە بەڵێ دەگەڕێم وڵات دواتر لەسەر کرێ بۆ یەکەش قسە دەکەین کاک سەرکۆ سەبارەت بەوەی کە ئەو بڵین لە سەدا 42 داهات بگەڕێتەوە نزیکە 1 تریلیۆن دینار لە لوبنان دەستی بەسەرداگرێ بە ئەو کارە سەد ڕوودەدا لە دۆسەی نەوتە یاخود دەبێت چی بکرێ بۆ شەفافکردنی خۆی لە بڕۆی مەوزوعی نەوت ئەوەی کە هینێکی سەروەیتێکی نیشتیمانیە یعنی ئەکرێت بە هەموو شێوازێک بکرێتە یعنی ئێمە ئەنجومەنی هەرێمی نەوت و گازمانە بۆ تاکو ئێستا لەم خولەوە پەرلەمان و لەم کابینەوە تاکو ئێستا یەک کۆبوونیان نەکردو یعنی ئەمانە ئەتوانرا یعنی یاسامان هەبووە یاسای یعنی هەموو ئەم بابەتانەی کە پەیوەستە بەوەی کە شەفافیت لە بواری نەوتا بێت ئێمە پەرلەمان یاسای بۆ دەرکەوت کردووە ئەنجومەنی هەرێمی نەوت و گازمان هەیە کۆمپانیای ئەوایە کۆمپانیای حکومی هەڵ دروست بکرایە بۆ فرۆشتن نەوتنی بەڵام ئەوەی کە لە واقعی بینیت یعنی ئەم قسانەی کە باسی چاکسازیەک چاکسازیەکەن لە باش خستنە سەر دوکانێکی بچووکی مەتر مڕەبع بەڵام نایەن خەرجیەکانی بواری نەوتی کەمکەنەوە ینی ئێمە کێشەکەمان لەوایە چاکسازیە بێت لە تەنها لەسەرەوە دەست پێ بکەیت لەوەی کە پشکی شێری داهاتی هەرێمی کوردستان نەوتە ئەگەر تۆ بمانەوێ پارەیەکی باش و چاکسازی و شەفافیت بەرقەرار بێت لە هەرێمی کوردستانە ئەبێ یەکەم جار دەستبەری بۆ مەلەفی نەوتی تاکو ئێستا ڕاستە راپۆرتەکان ئەگەرم راپۆرتێش نەبووە خۆ هیچ ناکرا یعنی ئەم راپۆرتانە سوودەکەی ئەوەیە کە بەشێکی ڕوونەکاتەوە لەسەر ئەو تاریکە بەڵام ئەتوانرێت ینی گۆڕانکاری گەورە ڕووبا لەمە بەڵام بە بڕای من و قەنەعەتی خۆمێکی تاریکی دەمینی بەڵێ وەزارەتی سامانە سروشتەکانە لە دەستی وەزیرە نە لە ژێر ڕقابەی پەرلەمانیایە ئەم وەزارەتە بە قەنەعەتی ئێمە وەزارەتێکە لە ڕووناکی لێنادا بۆ شەفافێتی تێدا نییە و لایانی سیاسی یعنی کارکتەری سیاسی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان ناوێت بیکاتە نیشتیمانی ناوێت ئەم پارەیە بە شێوازێک ڕوون کرێتەوە بۆ هاوڵاتیان کە لەسەرەوە دەکرێت ئەو لە 150 بەشێکی کۆمپانیەکانە لە ناویشدا کۆمپانیەکانی پارتی وێکێتیە هەردووکیان باوەشی سوودمەند دەبن لەو لە 150 من باسم کرد ئەگەر جارێکیش هەر لێرە واللهی یەکێتیە حەقە یەکسەر ینی دەستیان بەسەرا بگیرێت و کەم کرێتەوە وەکو حیزبەکەی من ئەوەی کە من ئاگادارم ئەوەی کە من پرسیارم کرد بێ شخصە لە ناو لاوچێت حیزبان لە دەستی دووسێ ینی بزنسێکی بچووک لە گواستنەوەیەکە یان لە هێنان و بردنێکی گواستنەوەی نەوتە سوودمەند بێ بەڵام ئەوەی کە لە بۆری نەوتە تقریبا لەو 40,000 کە 40,000 بەرمیل نەوتێکە لەو سنوورە هەیە لە کۆی 450,000ەوە بەڵە ینی ئەمە قسەکە لەسەرەوەیە کۆی گشتی پرۆسەکە
گەندەڵیتە گەندەڵیەکەش بە شێوازیەکە بە ئەرقام خراوەتە بەردەسێ ئێمە بەڕێز وەزیری سامانە سروشتیەکان بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە خۆی ماوەیەکی زۆر من پرسیارم لێ کرد بۆچی وەزیردانوتی خۆم ئەمەوێت لەسەری ڕەشاو پرسیارم لێ کرد وتم بۆچی وەزیری سامانە سروشتیەکان دان ماوەیەکی زۆر وتی من ئەمەیە خۆم چاودێری وردی مەلەفی نەوت کە بزانم چیتیانە هەموو ئەو تاریکی و ناشەفافی تایە بۆم ڕوون بێتەوە بۆی چاکسازی تیا بکەین من ئێستا هەر پرسیارێکت هەیە وەکو وەزیری سامانە سروشتیەکان وەڵام دێنە ئێمە باسی ئەومان کرد بەڵام باوەڕمان وا بوو کە بتوانرێت تۆ داواکاریەکەی یا فشارەکەی یا کاری پەرلەمانی لە چەند شەفافیت زیاد بووە لە سەدا سفر خۆیەتی بەڵێ خراپتر نەبێ باشتر نەبوو ئەزەوەی کە بەرەز وتت پێشتر وا بڕیار بوو لە 2015 شەوە سندوقی داهاتنەوە تۆغازیەکان دروست پێ داهاتینەوە هەمووی لەژێر چاودێری پەرلەمان بێ لە بەرنامەی ئەم کابینێ شەرچەیدایی بۆچی لە کارنامەی 12 خاڵەکەی هێڵە گشتەکانی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێز مەسرور بەرزانی سەرپەرشتیەکە سەرۆکایەتیەکە ئەو کارنامەی کە لە بەردەم پەرلەمانی کوردستانە خوێندی و متمانەی پێدرا باسیەوەکە کە شەفافیت لە بواری نەوتا بکرێەوە ئەو خەرجی کە لە بواری نەوتایە کەم بکرێتەوە و دواتریش وەزیری سامانە سروشتیەکان چەند جارێک تەکیدی کردەوە کە ئێمە دێین خەرجەکان کەمەکەینەوە سکوریتی لا بین خزمەتگوزاریەکان ئەم ئەوتی لەناو پەرلەمانە بێ ئەوەی وتی ئێستا کۆمپانیای سکوریتیم نەهێشتووە ئیشارەتی بۆ ئاوەتی شێخ زەناب وتی ئێستا پارەکە بۆ برام دەڕوە دەگەرێتەوە وەزارەتی دارایی هیچ خەرجەکان کەمی کردوەوە یعنی وتی پۆلیسی نەوت و غازم داناوە وتی دانا سەرۆکی کۆمپانیا سەرۆکی کۆمپانیا و مدیری عملیات بڵین سکوریتی هەیە بڕوا بکە بەقەدر من دەسەڵاتی نییە لە وەزاری سامانە سروشتیەکانە یعنی تەسەورەکەم پیاوێکی تەکنیکی و پیاوێکی زۆر باش بێ وەکو خودی خۆی وەکو شەخص پیاوێک بێ حەز بکات کە چاکسازی بکە شەفافێت بکە لە کۆمپانیەکانی بواری نەوتیا ئیشی کردووە بەڵام ئەوەی کە من چەند جارێک ینی لە پەرلەمان و دواتر سەردانیمان کردووە دەسەڵاتی مەلەفی نەوتی و سیاسەتی نەوتی و ئەوانەی کە پەیوەستە بە عەقد و چۆنەڵێ ئەوانەی کە خزمەت گوزاریەکانە لە دەسەڵاتی جەنابی وەزیران نییە ئەوە دیارە ینی لە لای دەسەڵاتی سیاسی هەرێمەوە لە ناو وەزارەتی سامانە سروشتیەکانیشە چەند شخصێک دەسەڵاتی زۆر ڕەهایان هەیە کە لە خوار وەزیری سامانە سروشتەکانە خەڵکێ لە خوار وەزیرۆ بێ دەسەڵاتی لەو زیاتر بێ بەڵێ بەدڵنیایەوە لە یەکێتی و لە پارتیش زیاتر لەبەری وەزارەتەکەت وەکو مڵکێکیان وەکو چۆنە لە سەرەتای دروستبوونەوە بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە بووە زیاتر ئەو مەلەفە و وەزارەتەکەیش هەمووی لای پارتی دیموکراتی کوردستانە مدیر عامێکی یەکێتی ناتوانێت دەسەڵاتی لە مدیر عامەکەی پارتی یان لە وەزیری سامانە سروشتیەکانی زیاتر بێت کە ئەمە یعنی حەقیقەت من باسەکەم بەڕاستی بەڵام خۆیکێتیش کەم تەرخەمەکەی بەردەکەوێ و لە مەسەری ناشفافەتی داهاتووە خۆ ئەمەیەک ئێمە چەند جار قسە کراوە لە ئاسی هاوسەرۆکە لە ئاسی مەکتەبی سیاسیە لە ئاسی تیمی حکوومەتە هەموو جارێک قسە کراوە لەسەرەوەی کە بێ پێویستەکە شەفافێت لە بواری نەوتەگرم و لای بەڕێزێک پرسیارما بوو لەسەر مەسەری نەوت و سپی و هەزار نەبوونی بانسینیش کاک یادگار کاتمان زۆر کەمەوە بەس سەبارەت بە کرێی بۆریەکە ئەوەی کە بەڕێز شارەزاییت هەیە کرێبۆری ئێستا عێراق خۆی لە ناوخۆی وڵات هیچ بڕەپارێک نادا بۆ کرێبۆریەکە بەس بۆچی ئێمە لە کوردستان لە سەدای 11 داهاتەکە بۆ کرێبۆری بووە تەنها لە سنووری کوردستان لە سنووری بڵین تورکیاش باز لەوە دەکرێت کە لە سەردەمی سەدامە کە لە تورکیاوە دەینا زۆر کەمتر بوو لەوەی کە ئێستا ئێمە 4 دۆلار دەدەین بە هەر بەرمیلێک نەوت بۆ گواستنەوە لە سنووری تورکیا طبیعی ئەمە پێشەکی خۆمان بۆریەکەمان دروست کرد و فرۆشتمان یعنی ئەو کارەسەکە لەوە بوو ینی بۆریەکە بۆری هەرێمی کوردستان بوو فرۆشتی طبیعی لەگەڵ کۆمپانیای کارە کە دۆ نامێ بچمە سەر کۆمپانیای کار کە تەنها کۆمپانیا لە هەرێمی کوردستانە کێڵگەیەکی بەدەستە تەنها ئەو کێڵگەی نازانێ داهاتی چەنەوە بەرهەمی چەندناوە چینیە کێڵگەکانی ترێمەی بڵاوەکەتە سەبارەت بەو نرخە بەڵێ ئەگەر سیرکەی لە تورکیا خوتوورەت زیاترە مەترسی زیاترە
مەسافەی درێژی بۆریەکە گەر سێقات نەبێت دووقاتە بەلایە ینی لایانی کەمیان لەسەر حسێ بکەین و بینیمان چەند جارێ تووشی کێشە بۆ ئینشورانس و ئەو شتانەی زیاتر دەبێت کاتێکە تەقینەوە ئەو شتانێک یادە ئەم حاڵەتانە لە ناو خاکی هەرێمی کوردستانە ڕووینەیە مەسافەی بۆریەکە زۆر کەمترە و ئەوەی کە لە خورمەڵەوە داخڵە بێ تا کۆگاتە پێشخابوون نزیکی 182 بۆ 186 کیلۆمەتر توولەکەیەتی کە ئەتوانین بڵین لە نیوە کەنترین نەوتی بەرێمی هەرێمی کوردستان لەم مەسافاتیانڕە نیوەکەی تری هەمووی لە حدودی دووەکایە کە ئەمە بە هەموو پێوەرێک ئەبێ سعرەکەی زۆر لەوەی تورکیا کەمتر بێ نەک ئەگەر سەیری چارەکی یەکەمی ساڵی ئەم ساڵ بکەین سیرەکەین 4 قاتی تورکیا پارەی وەرگرتووە تورکیا 52 ملیۆنی تقریبان وەرگرتووە ئەم 215 ملیۆنی وەرگرتووە کۆمپانیای کار لەگەڵ ڕۆزنەفتا ئەمە لە کاتێکە ئەمە زۆر مهمە ئاماژەی پێ بکەم ئەگەر کاتم بیت ئەگەر شتێکت مابێ سوپاس دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشت بووە هۆکار بۆ ئەوەی کۆمپانیای کار بۆ بۆ کۆمپانیای کاری کە ئیسە باسەکرێکی هەڵگەی نەوت بەڕێوە باوە بۆلی نەوتی هەرێمی کوردستانی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان زەمینەی بۆ ساز کردووە و ئەم عقدەکاتێک کە ئەکرێ ئەبوایە بە شێوە بۆە مادام حکوومەت هەرێم پشکی تایە هەبووە پشکەکەی خۆی فرۆشتەوە مەرجەکانی بە شێوە بووە زۆر هەرزانتر بایە لەوەی تورکیا زۆر هەرزانتر بایە لەوەی تورکیا چونکە کۆمپانیایەکە خۆت گەیانوتە بەوە تەبیعیە بێ ئەویش بتوانێت لە پاداشتی ئەوە قازانجی کەمترت لێ بکە نەک لە پاداشتی ئەوەی کە تۆ گرێبەتێکی تێشتێکی تێ چەند قاتیش چارجەکە لەسەری بەڵێ سوپاس دەکەم کاک سەرکو سەبارەت بە بەڵێن نۆتی سپیکە نەبرا سەر باز لەوەکە ئێستا لە 115 خەڵک وەریگرتووە نرخی بڵین بەزینەکە شار بەرز بۆتەوە بۆچی جێبەجێنەکە بە کورتی بێ سوپاس دەکەم سروشتێکە کرد لەسەر ئەو بابەتە باسییان کرد کە پێویستیان بە 271 ملیۆن لیترە بۆی هەر هاوڵە هەر خێزانێکی هەرێمی کوردستان بەرمیلێکی پێ بدرێ باسیەوەی کرد کە نزیکەی 35 ملیۆن لیتر دابش کراوە بەسەر ناوچە شاخاوەکانە لە ناوچە شاخاوەکانی پارێزگای دووەک لە 95 تەواو بوو بەپێی قسەی بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی سامانە سروشتەکان کە لە لیژنەی سامانە سروشتەکان قسەمان لەگەڵا کرد باسیەوەی کرد کە ئێمە ڕێکەوتمانە بۆ لەگەڵ بەغدادا کە ڕۆژانە بۆمان بنێرە نزیکەی بڕیاریان داوە کە 250 ملیۆن لیترمان بۆ بنێرن ئەمە لە مانگی هەشتەوە ئەم داواکاریە هەیە ئەوەی کە بەڕێز وەزیری سامانە سروشتەکان باسی کرد لە ماوەی 5 دقا ڕێکەوتنم کرد بۆ بوارین بەنزینوانە بەڵام ئەوە ئێمە لە نیوەی مانگی دوانزەکەونە بەنزینەکەش نەبرایە سەروایە نەخێر ئێمە لە نیوەی مانگی دوانزین لە مانگی دووە لە گەرمیان و ئەو منتیقانە ئەبێتە بەهار یعنی هێشتا نەگەشتوەتە خواری ناوچە شاخاویەکانی چۆن نەگاتە ناوچە گەرمەکان زۆر سوپاس بۆ ڕێزان سەرکو ئازاد گەڵاڵی بڕیاردەری لیژنەی سامانە سروشتەکان هەروە یادگار سدیق ئەندامی دەسێ بەڕێوەبردننی ڕێکخراوی ڕوومین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت سوپاس بۆ بینەرای مەرە سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ